شەڕی کۆڵان بە کۆڵان لە ناو شارۆچکەی منبەج بەڕێوە دەچێت. هێزەکانی سووریای دیموکراتیش تا ئێستا توانیویانە چەند شوێنێکی گرنگی شارۆچکەکە کۆنتڕۆڵ بکەن. شەڕڤان دەروێژ وتەبێژی ئەنجومەنی سەربازی منبج دەڵێت هێزەکانی سووریای دیموکرات تا ئێستا لە سەدا 30 شارۆچکەکەیان کۆنتڕۆڵ کردووە. هەر بە پێی وتەکانی شەڕڤان دەروێژ گرنگترین شوێنی استراتیژی کە تا ئێستا کۆنتڕۆڵ کراوەتەوە سایلۆی منبجە کە بەهۆی کۆنتڕۆڵکردنەوەی سایلۆکەوە هێزەکانی سووریای دیموکرات لە ڕووی سەربازیەوە بەسەر بەشێکی بەرچاوی شارۆچکەکەدا زاڵ بوون و بەوەش ئاستەنگی گەورە بۆ جموجۆڵی چەکدارانی داعش دروست بووە. لە ئێستاشدا پێشڕەویەکانی هێزەکانی سووریای دیموکرات لە ناو شارۆچکەی منبج بەم شێوەیە. لە قۆڵی ڕۆژهەڵاتەوە گۆڕستانی شێخ عەقیل کۆنتڕۆڵ کراوەتەوە، بەڵام سەرکەوتنی سەرەکی هێزەکانی سووریای دیموکرات لە قۆڵی باشوورەوەیە. لەم قۆڵەوە سایلۆی منبج بارگای پۆلیسی هاتوچۆ و گەڕەکی ئەسەدیە کۆنتڕۆڵ کراونەتەوە. لە قۆڵی باشووری ڕۆژ ئاواشەوە شەڕی کۆڵان بە کۆڵان لە ناو گەڕەکی حەزوانە بەردەوامە. لە قۆڵی ڕۆژئاوای منبجیشەوە دوای کۆنتڕۆڵکردنی چوارڕێنی کتاب هێزەکانی سووریای دیموکرات توانیویانە خوێندنگەی شەریعە کۆنتڕۆڵ بکەن و لە ئێستاشدا بەرەو سەنتەری شارۆچکەکە لە پێشڕەویدان. بەڵام لە قۆڵی باکووری منبجەوە چەکدارانی داعش بە مەبەستی شکاندنی گەمارۆی سەر شارۆچکەکە لە باشووری جەڕابلوسەوە هێرشێکیان کردە سەر هێزەکانی سووریای دیموکرات. هێرشەکە دوای 3 کاتژمێر شەڕ و پێکادان تێشکێنرا. فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانانیش بە بەردەوامی پشگیری لە پێشڕەویەکانی هێزەکانی سووریای دیموکرات دەکەن و دەجار سایلۆکەیان بۆردومان کردووە. بەڵامبوونی ژمارێکی زۆر هاوڵاتی مەدەنی لە ناو شارۆچکەکەدا کۆسپی گەورەی لە بەردەم هێرشە ئاسمانیەکانی هاوپەیماناندا دروست کردووە. داعش هاوڵاتیانی مەدەنی وەک قەڵغانی مرۆی بەکاردەهێنێت و هەر هاوڵاتیەکیش هەوڵی چوونە دەرەوە بدات لە شارۆچکەکە لەلایەن چاکدارانی داعشەوە تەقەی لێ دەکرێت. بەڵام بەو حاڵەشەوە دەوترێت تا ئێستا نزیکەی 10,000 هاوڵاتی توانیویانە شارۆچکەکە جێبهێڵن. ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی منبج تا ئێستا درێژخایەنترین ئۆپراسیۆنی هێزەکانی سووریای دیموکراتە و 28 ڕۆژە بەردەوامە. ئەوە لە کاتێکدایە ئۆپراسیۆنەکانی شەدادیە و هۆل و بەنداوی تشرین لەسەر یەک 25 ڕۆژیان خایاند. ئەم ئۆپراسیۆنە لە سەرەتای مانگی حوزەیرانەوە دەستی پێکردووە و تا ئێستاش زیاتر لە 1000 کیلۆمەتر چوارگۆشە لە دەوروبەری منبج کۆنتڕۆڵ کراونەتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژیش ئەڵتەی گەماروی سەر چەکدارانی داعش لە ناوەندی شارۆچکەکەدا بەردەستتر دەبێتەوە.